ڤێنزوێلا ڕوبەڕووی قەیرانێکی سەخت بۆتەوە. پاشەکشەی ئابووری و هەرەسێنانی سیاسی تەنگی بە خەڵک هەڵچنیوە. خەڵک لەو پەڕی خراپیدا دەژین، بێپارە و بێکار. دەنگۆی کودەتایەکی پلان بۆ داڕێژرا و لە ئارادایە. کەس باوەڕ ناکات کە ئێمە لە ناوڕاستی کودەتاین. لە خۆپشاندانەکانی ڤەنزوێلا و ئاڵۆزیەکاندا پەنجەی تۆمەت بۆ دۆناڵد ترەمپ درێژ دەکرێت. ترەمپ هەڕەشەی بەکارهێنانی هێزی سەربازی دەکات. بۆ ئەوەی بزانین ڤێنزوێلا چۆن لە وڵاتێکی خۆشگوزەران و دەوڵەمەند و سەقامگیر بۆتە وڵاتێکی کارەساتبار، باشتر وایە گوێ لە قسەکانی خەڵک بگرین کە ڕۆژانە چۆن بژێوی ژیانیان پەیدا دەکەن و لە چ دۆخێکدا دەژین. بازاڕێکی میلی کارەکاسی پایتەختی ڤەنزوێلا. دەڵە ڕاوکێ و پشێوی بە ڕوخساری خەڵکەوە دیارە. بەهۆی نەبوونی پارە لە گیرفانیاندا هاوڵاتیان بە دانە تەماتە و پەتاتە دەکڕن. بەر لە قەیران کەمترین موچە لە ڤێنزوێلا $192 بوو. ئێستا کەمترین موچە لە ڤێنزوێلا $20. جاران کوپێ قاوە بە 50 سنت بوو. ئێستا نرخەکەی بۆ $70 بەرز بۆتەوە، واتە نرخەکەی لە 155 زیادی کردووە. ژمارەکان وەکو هەڵاوسانی خۆراک بە ڕێژەی 80% و کورتێنانی 30% لە بەرهەمەکان چەند ئامارێکی بکوژن. لەو ڕۆژەوەی مادۆرۆ هاتۆتە دەسەڵات ڕووی لە خراپبوونە. نرخی کاڵا و بڕی باج بەسەر خەڵک زۆر لەسەروی ئەو موچەوەیە کە ڤەنزوێلەکان وەری دەگرن. دۆخەکە وای لێ هاتووە بەشی زۆری خوێندکار و تەنانەت ئەوانەی داش مەزراون وازیان لە پرۆسەکانیان هێنا و دەستیان بەکارکردن کردووە. هەندێک خەڵکی ڤەنزوێلا لە ڕۆژێکدا 2 یا 3 ئیش دەکەن، دەڵێن ئەمە هەتا ڕادەیەک بەشی پەیداکردنی بژێوی ژیان دەکات. پێشتر موچە بەس بوو بۆ ئەوەی پێی بژین، بەڵام ئێستا بەشی هیچمان ناکات. پێویستە بە دوای چارەسەر و بژاردەی دیکەدا بگەڕێ. نازانرێت مەبەستی ئەو هاوڵاتیە لە بژاردەی دیکە چییە، بەڵام بژاردەی دیکە لە ئارادان. دۆخی وڵاتەکە بە ئاڕاستەی ناڕووندا دەڕوات. خۆپشاندانی پڕ لە توند و تیژی یەکێکە لەو بژاردانە. بێموچەی و سەختی ژیان سەدان کەسی هێناوەتە سەر شەقامەکانی کارەکاسی پایتەخت. تووڕەی خەڵک بە بەرد ناڕەوێتەوە. بۆمبی دەستی یەکێکە لە چەکە قورسەکانی دەستیان. ڕوبەڕووبوونەوەی ڕاستە و خۆ لە نێوان هێز ئەمنیەکان و خۆپیشاندەران بەردەوام ڕوودەدات. حکوومەت هێزە ئەمنیەکانی تەنیا وەک قەڵغانێک لە بەردەم خۆی و دەسەڵاتەکەی داناوە. بەکارهێنانی گازی فرمێسک ڕێژ و تەقاندنی گولەی پلاستیکی خەڵک هەندەی تر تووڕە دەکات.
ئەم خەڵکە ئێستا یەک پەیامیان هەیە: خۆپیشاندەرە تووڕەکان باشتر پەیامەکە دەگەیەنن. هەتا مادوورۆ نەڕات خەڵک لە خۆپیشاندان ناوەستین تا ناچاری دەکەین بەجێ بێڵێت چی دیبەرگەی ئەم دۆخە ناگرین. ئێمە پارتی چەپ نین، باڵی ڕاستش نین، ئێمە لە ژێرەوە هاتوین تاوەکو ئەوانەی لە سەرەوان گیان ڕوخێنی. خۆپیشاندانەکان تەنیا کاریگەریان لەسەر دۆخە سیاسیەکە نەبووە، هاوکات لەگەڵ خۆپیشاندانەکان کۆچی بە کۆمەڵی خەڵکی ڤەنزوێلا بۆ مەکسیک و ئەمریکا دەستی پێکردووە. کۆچبەرەکانی ڤێنزوێلا بەر لەوەی بگەنە خۆشگوزەرانی لە نێو خاکی مەکسیک گیریان خواردووە. ئەمریکا داوای لە مەکسیک کردووە ڕێگە نەدات یەک کۆچبەر بە نایاسایی پێ بنێتە نێو خاکی ویلایەتە یەکگرتووەکان تا دیواری سەر سنوور دروست دەکرێت. ئەو دیوارەی نەچۆتە بواری جێبەجێکردن و تەنیا دڵڕاوکێی لای خەڵکی ڤێنزوێلا زیاتر کردووە. ترامپ کەسێکی تونداژۆیە کە شتێک دەڵێت جێبەجێ دەکات، لە کۆنەوەڵێت دیوار دروست دەکات. حکوومەتەکەی خەریکە کۆتایی پێدێت هێشتا دیوارەکەی دروست نەکردووە، خوا بکات هەرگیز بۆی دروست نەکرێت. نیکۆلاس مەدوورۆ سەرۆکی ڤێنزوێلا ئەو سەرکردەیی لە وەتەی هیوگۆ چاڤێز لە ساڵی 2013 کۆچی دوایی کردووە پۆستی سەرۆکی ئەو وڵاتەی بەدەستە. لەگەڵ دەستپێکردن بەدبەختیەکی توند بەرۆکی ئەو وڵاتەی گرت. نرخی نەوت دابەزی و قەیرانەکان بەسەر یەکدا قەڵەکە بوون. ئەو پرۆسەی مەدوورۆی کردووە بە سەرۆک بە هەموو شێوەیەک ئەمریکا و دۆستە نزیکەکانی ڕەتی دەکەنەوە. ئەمریکا نیکۆلاس مەدوورۆ بە دیکتاتۆر ناو دەبات. ترامپ زیاتر لە جارێک هەڕەشەی بەکارهێنانی هێزی سەربازی لێکردووە. بژاردەی زۆرمان لە بەردەستم بۆ ڤەنزوێلا، هەر بەم بۆنەوە بە نیاز نیم بژاردەی سەربازی بەدەر بخەم بۆ ڤەنزوێلا. ئەوان دراوسەی ئێمەن. خۆتان دەزانن ئێمە سەربازمان لە سەرتاسەری جیهان هەن لە شوێنی زۆر زۆر دوور. پێدەچێت نیکۆلاس مەدوورۆ باکی بە هەڕەشەکانی ترامپ نەبێت. رووسیا و ئێران و کوبا و چین و هیندستان و تورکیا پشگیری لەو سەرکردەیە دەکەن. بە هەموو شێوەیەکیش دەسوەردانی سەربازی ئەمریکا لە دژی ڤێنزوێلا ڕەت دەکەنەوە. ئەم شتانە مانەوەی مەدوورۆیان لە دەسەڵات زیاتر کردووە. یەکێک لە بژاردەکانی ترامپ بەدەر لە دەسوەردانی سەربازی پشگیریکردنی سەرکردەی ئۆپۆزیسیۆنی ڤێنزوێلایە. شەوی 24 کانونی دووهەمی ساڵی 2019 خوان گوایدۆ خۆی وەکو سەرۆکی کاربڕێکەری ڤەنزوێلا ناساند. ئەم هەواڵە قەیرانەکانی ڤەنزوێلایی قۆڵتر کردەوە. دوای ئەم داوایە ئەمریکا و کەنەدا و زیاتر لە دەوڵاتی دیکەی دراوسێ و نێودەوڵەتی خوان گوایدۆیان وەکو سەرۆکی کاربڕێکەری ڤەنزوێلا ناساند. ئەم ڕووداوانە هێزە سەربازەکانی ڤێنزوێلایی بەش کرد. بەشێکیان چوونە پاڵ سێبەرەکاتیەکەی گوایدۆ، بەشێکیشان دڵسۆزی خۆیان بۆ نیکۆلاس مەدوورۆ دووپات کردەوە. مەدوورۆ ئەم گۆڕانکاری خێرایانە بە هەوڵی پلانگێڕی دژ بە ڤێنزوێلا ناو دەبات. لە کۆلۆمبیا پیلانگیێڕێگەیە سەربازانمان بەش بکەن. هەزاران پەیام ڕۆژانە لە ڕێگەی سۆشیال میدیاوە ڕەوانە دەکرێت. شەڕی دیپلۆماسی وڵاتان لەسەر ڤێنزوێلا لە ئەنجومەنی ئاسایش دەستی پێکرد. وەزیری دەرەوەی ئەمریکا ئامادەی کۆبوونەوەیەکی ئەنجومەنی ئاسایش بوو. هەوڵی زۆریدا پشگیری زیاتری ئەنجومەنەکە بۆ گوایدۆ کۆبکاتەوە.
ڕژێمی پێشووی مادۆرۆ خەڵکەکەی چەندین ساڵ چەساندوێتەوە. ملیۆنان ڤەنزوێڵی ناچار کردو وڵاتەکەیان جێبهێڵن تەنیا بۆ ئەوەی دەستیان بگات بە خۆراک و ئاو. ئەمەش لەسەر و توانای وڵاتانی ناوچەکەەوە بووە بۆ وەڵامدانەوەی دروستی ئەو پێویستیە مرۆیە بەپەلەیە. مادۆڕۆی سەرۆکی پێشوو بەرپرسیاری تەواوی ئەم تراژیدیەیە، ڕێگەدان بەوەی ڤەنزوێڵیەکان بێ خۆراک و هاوکاری ئەمرۆیەکان بمێنەوە لە ئەستۆی مادۆڕۆدایە. بەڵام جارێکی دیکە ڤیتۆ پڕ لە ڕخنەکانی رووسیا و چین لە بەرامبەر ئەمریکا بەکارهاتن. ڤەنزوێلا هەڕەشە نییە بۆ سەر ئاشتی و ئاسایش. ئەگەر شتێک هەڕەشە بێت بۆ سەر ئاشتی ئەوە ڕەفتارە بێشەرمانە و توندەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانیانە. بابەتی ڤەنزوێلا جیهانی دابش کردو بەسەر دوو بەرەدا. ئەوانەی لە رووسیا نزیکن پشتگیری نیکۆلاس مەدورۆ دەکەن. ئەوانەشی لە ئەمریکا نزیکن دانیان ناوە بە سەرۆکایەتی خوان گوایدۆ. ئۆپۆزیسیۆنی ڤەنزوێلا بە پشتگیری واشنگتن و هاوپەیمانانی ڕۆژ لە دوای ڕۆژ سوورتر دەبێت لە ڕووبەڕووبوونەوەی مەدورۆ. هەرگیز خەونەکانمان ناکوژن. لە کۆشتی سەرۆکایەتی باوەڕیان وایە کە ئەم جوڵانەوەیە دەپوکێتەوە. ئەوان باوەڕیان وایە هیلاک دەبێت. بەڵام لە بەرامبەریشدا مەدورۆ لە پێناومانەوەی لەدەسەڵات سەختترین بەرهەڵستکاری دەکات. داوا لە دۆناڵد ترامپ دەکەین دەست لە کاروباری ڤەنزوێلا وەرنەدات. دەست لە ڤەنزوێلا هەڵگرە. دۆناڵد ترامپ دەست بەجێ دەست لە ڤەنزوێلا هەڵگرە. ئەوەی لە ڤەنزوێلا دەگوزارێت قەیرانێکی ئابووری کۆمەڵایەتی و سیاسیە. لە ساڵی 2010ەوە لەژێر سێبەری حکومڕانی هیوگۆ چاڤێز دەستی پێکرد، بەڵام بە کۆچی دوایی ئەو کۆتایی پێنەهات. هەڵایسانی بازاڕەکان، زیادبوونی برسێتی، بڵاوبوونەوەی نەخۆشی، ئەنجامدانی تاوان و ڕێژەی کوشتن و کۆچکردنی بە کۆمەڵی خەڵک بۆ وڵاتانی دیکە دەرکەوتەکانی ئەم قەیرانن. بێبەهایی نرخی دراوی ڤەنزوێلی کە پێی دەڵێن بۆلیڤار لە بەرامبەر دۆلاری ئەمریکی سەرمایی حکوومەت و خەڵکی لاواز کردووە. نیکۆلاس مەدورۆ هەوڵیدا بە دەرکردنی دراوێکی نوێ بەهای بۆلیڤار بەرز بکاتەوە. مەدورۆ 5-0 لەسەر دراوی ڤەنزوێلی لادا، بەڵام بێسوود بوو. پێم وانە حکوومەتەکەی مادۆڕۆ بەهۆی گرژیەکانی ئەم دواییە کۆتاییان پێدێت. حکوومەت هێشتا پشتگیری باشی هەیە و لە مەیدانی سیاسی نێودەوڵەتیدا پارتی دڵنیاکەرەوەی هەیە. ڕێژەی کوشتن و تاوان لە ڤەنزوێلا هێند زیادی کردووە کە ئەو کەسانی پارەیان هەیە ناچار بوون ئۆتۆمبیلی گول لە نەبڕ بکڕن و لە هەموو کاتێکیشدا گەشت نەکەن. خاوەن کۆمپانیای دروستکردنی ئۆتۆمبیلی گول لە نەبڕ دەڵێن خەمی یەکەمیان خۆیان و ماڵ و منداڵیانە. ئەمە گەورەترین بەرپرسیارەتیەکە هەڵی دەگرین. یەکەم جار لە ئاسخۆمان، دواییش لە ئاسخێزانەکانمان، چونکە ئەوە ماڵ و منداڵ و خێزان و ئەندامانمانن بە ئۆتۆمبیل گەشت دەکەن. چاودێر و ئابووری ناسان دەڵێن هۆکاری ئەم قەیرانانەی ئێستا سیاسەتی پۆپیولیستی ئیدارەی چاڤێز بوو. ئەنستیتیوی بروکینگز دەڵێت ڤەنزوێلا بووە بە تێکەڵەیەک لە گەندەڵی و ئیدارەدانی شکست خواردووی ئابووری و حکوومەتێکی نادیموکراسی کە نەهامەتی بێکۆتایی بۆ خەڵکی ئەو وڵاتە هێناوە. سیستەمی تەندروستی لە ڤەنزوێلا بەدەرنیە لە قەیرانەکانی دیکە. نەخۆشخانەکان بێدا و دەرمانن. لە ترسی ڕوبەڕووبوونەوەی سزا پزیشکەکان ناوێرن گلەییان بە ئاشکرا بۆ میدیاکان باس بکەن. قەیرانی ڤەنزوێلا دژوارترینە لە مێژووی کیشوەری ئەمریکای لاتین. بەهۆی کەم و کوڕیەکان لە 2 حوزەیرانی ساڵی 2010 هیوگۆ چاڤێز شەڕی ئابووری ڕاگەیاند. سەرئێشەکە بۆ نیکۆلاس مەدورۆی جێگری بەجێما. نیکۆلاس مەدورۆ سەرۆکی ڤەنزوێلا لە 23 نۆڤەمبەری ساڵی 1962 لەدایک بووە.
لە 2005 بۆ 2006 سەرۆکی پەرلەمان بوو. 2006 بۆ 2013 وەزیری دەرەوەی ڤەنزوێلا بوو. لە ساڵی 2012 بۆ 13 جێگری سەرۆک بوو. لە 19 نیسانی 2013 شەوە بووەتە سەرۆکی ڤەنزوێلا. نەوتی وڵاتی ڤەنزوێلا بووەتە هۆکاری سەرێشە و نەکبەتی بۆ وڵات و حکومەتەکەی. نیکۆلاس مەدورۆ زۆر لە دەسەڵات نەبوو کاتێک نرخی نەوت دابەزی و قەیرانی ڤەنزوێلای قوڵتر کردەوە. حکوومەت شکستی هێنا لە ئیدارەدانی داهاتی نەوت. ئەو داهاتەی کە بەهۆی دابەزینی نرخی نەوت بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کرد. هەر یەک لە گەندەڵی و کورتهێنانی خۆراک و دا و دەرمان و داخرانی کۆمپانیاکان و بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری و کەمبوونەوەی بەرهەمی نێوخۆیی وڵات و حکمی تاکڕەوی و پێشێلکارێ مرۆیەکان و ئیدارەدانێکی خراپی ئابووری و پشت بەستنێکی ڕەها بەنەوت خزمەتێکی گەورەیان بە قەیرانەکە کرد. لە ساڵی 2013 تا 2017 گەشەی ئابووری لە ڤەنزوێلا بە شێوەیەک پاشەکشەی کرد. شارەزایان دەڵێن لە قەیرانە گەورەکەی ساڵی 2008 ئەمریکاش خراپتر بوو. ڤەنزوێلا دەوڵەمەندترین وڵاتی خاوەن نەوتی یەدەکە. نەوتەکەی لە هی سعودیەش زیاترە، بەڵام بەهۆی گەمارۆکانی ئەمریکا بۆ سەرکەرتی نەوت خەریکە وردە داهاتی ڤەنزوێلا بەرەو مایە پوچی دەڕوات. لە ساڵانی نەوەتەکان تاوەکو ساڵی 2000 ڤەنزوێلا ڕۆژانە زیاتر لە 3 ملیۆن بەرمیل نەوتی بەرهەم دەهێنا. بەڵام لەوەتەی مەدورۆ بۆ بەسەرۆک بەرهەمی نەوتی ڕۆژانە کەم بۆتەوە بۆ 1 ملیۆن لە ڕۆژێکدا. گەمارۆکانی ئەمریکا ئەو سێکتەرانەی وڵات دەگرنەوە کە لە سەدا 90 داهاتی حکوومەت دابین دەکەن. دوای شکستێنانی ئەمریکا لە ئەنجومەنی ئاسایش بۆ کۆکردنەوەی دەنگی پشگیری بۆ گوایدۆ، واشنگتن لە هەوڵی سەپاندنی سزای زیاترە بەسەر ڤەنزوێلادا. سەرۆکی ڤەنزوێلا ترامپ بە هەوڵی نانەوەی پشێوی لە وڵاتەکە تۆمەتبار دەکات. من دۆناڵد ترامپ لە بەرامبەر ئەو گرژیانەی ڤەنزوێلا تۆمەتبار دەکەم. بەڕێز سەرۆک دۆناڵد ترامپ، ئەمە تۆی کا بەرپرسی لە هەوڵی گۆڕینی ئەم ئیدارەی ڤەنزوێلا و بۆ ئەو خوێنەی کە دەڕژێت. خوان گوایدۆ لە 28 تەمموزی ساڵی 1983 لەدایک بووە. سەرۆکی ئۆپۆزیسیۆن و سەرۆکی پەرلەمان. 23 کانونی دووەمی ساڵی 2019 خۆی وەک سەرۆکی کاربەڕێکەر ناساند. ئەمریکا، کەنەدا، بەرازیل و چەندین وڵاتی دیکە دانیان پێدانا. رووسیا و چەند وڵاتێکی دیکەش دژی وەستانەوە. ئەوانەی پێیان وایە دژبەرانی مەدورۆ سەردەکەون تەنیا ئەو لایەنانن کە پێیان وایە حکوومەتەکەی مەدورۆ دەڕوخێت. لە بەڕێوەبردنی و قەیرانی ڤەنزوێلا رووسیا بربەستە گەورەکەی بەردەم ئەمریکایە. هەر قەیرانێک ئەمریکا دەستی بۆ ببات رووسیا بە توندی دژی دەوەستێتەوە. ئێمە پێگەی ئەمریکا لەو بارەوە دەزانین. پێگەی ئەوانە دەزانین کە بە کوێرانە دژایەتی ڤەنزوێلا وڵاتانی دیکە دەکەن و بە دوای سیاسەتی ئەمریکا کەوتون. ئەم سیاسەتە تێکدەرانەیە. بەڵام سووربوونی نیکۆلاس مەدورۆ لە سەردەسەڵات و هەوڵی زیاتری ئەمریکا بۆ گۆڕینی سیستەمەکە تەنیا قەیرانەکەیان قوڵتر کردوتەوە. قوڵبوونەوەی قەیرانەکانی ڤەنزوێلا واتە خۆپشاندانی زیاتر و قوربانی زیاتر. نەتەوە یەکگرتوەکان دەڵێت تەنیا لە ماوەی کەمتر لە مانگێکی خۆپشاندانەکاندا زیاتر لە 48 کەسی سیڤیل کوژراون و نزیکەی 850 کەسیش دەستگیر کراون. ئەمریکا دەڵێت لە هەوڵی گەڕانەوەی پرۆسەی دیموکراسیدایە بۆ ڤەنزوێلا. رووسیاش پێی وایە ئەمریکا پرۆسی دیموکراسی لە ڤەنزوێلا پێشێل دەکات.
لەم نێوەندەدا خەڵکی وڵات گیریان خواردووە. دانیشتوانی ڤێنزوێلا زۆر جار بێچارە ماونەتەوە، خۆپیشاندان دەکەن مافەکانیان دابین ناکرێت، کۆچ دەکەن سنووری وڵاتیان بەسەردادا دەخرێت. پاساوێکی ڕوونیش نییە کە بۆچی دەوڵەمەندترین وڵاتی جیهان لە ڕووی نەوتەوە ناتوانێت سەرەتایی ترین پێداویستی هاوڵاتیەکانی دابین بکات. ڤەنزوێلیەکان لە پێناومانەوە لە ژیاندا هەموو هەوڵێکیاندا کۆچیان کرد، خۆپیشاندانی ئاشتیانەیان ئەنجامدا، هێرشیان کردە سەر بارەگا حکوومیەکان، هەرچەندە هیچ لایەنێک لەگەڵ خۆپیشاندانی پڕ لە تونند و تیژی و تێکدانی مڵکی گشتی نین. بەڵام هەر خۆپیشاندەرێک دەزانێت لە سای ئەو دۆخەی تێیکەوتون چەندە گیرفان بەتاڵ و بێکارن. ئەو خۆپیشاندەرە هەرگیز حەزی نەدەکرد ڕۆژێک لە ڕۆژان دەنگی ئاوازی کەمانەکەی تێکەڵ بە گازی فرمێسک ڕێژ و گولە ببێت.